هەرێم کەمال ئاغا سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە بەغدا، خۆشحاڵم لەو دیدارەی ستاندەر لەو توێژی تایبەت ستاندەر لەگەڵمانیت. کاکەرێم، دانیشتنی پەرلەمانی عێراق لەبارەی پێشەلکاریەکانی تورکیا چ ئەنجامێک و دەستکەوتێکی تێدا بوو بۆ سنووردانان بۆ ئەم هێرشانە؟ سڵاو لە ئێوە لە ستاندار. گومان لەوە نییە پێشێرکاریەکانی سوپای تورکیا چ لە ئۆپەراسیۆن چ لە ڕۆژانە بە ئامانزگرتنی جوتیاران و شەیدبوونی هاوڵاتیانی کوردستان و دوازار کارەساتەکەی پەرخێ کە بۆ کارەساتێکی گەورە بۆ 9 شەهید و زیاتر لە سەروی 20 بریندار کەما وای کرد هەم شارعی ئەنشەقامی عێراقی بەگشتی لە ویا بێتەوە لە پێشێرکاریەکانی سوپای تورکیا لە داگیرکاری سوپای تورکیا کە سوپای تورکیا لە شاشەی باڵێن عێراق شادرا بۆ کە ڕۆژانە بوونی ئەو هەموو هێزە ئۆپەراسیۆن بە بەردەوامی هەم سەرۆکی حکوومەت خۆی لێبێدەنگ کردبوو لە ڕابردوو بە زۆرێک لە جۆرەکان ئیتر ڕێککەوتنە چۆنە بە خاڵەکەی تر حکوومەت هەرێمی کوردستانیش نەیتوانیە ئەو وەڵامەی هەبێت کە ڕەزامەندی ئەو هەبێ یان عێراق بزورێنی یان لایەنی کەم عێراق وابکە لە ڕێگای دیبلۆماسیەت کە هێزەکانی بەردەوامی زیادبوونی هێزەکانی تورکیا بوونی چەندین خاڵ و ئەوانە لە یان نقاتی سەربازی بنکەی سەربازی لەوە کۆتایی پێبن. ئەمە بەڕاستی وای کرد کە دوای دانیشتنمان کە لەسەر ئەو بابەتە بوو ینی تایبەت بوو ینی لە جەدوەلی ئەعمال لە بەرنامەی کاری پەرلەمان تایبەت و بەدەست درێژەکانی وڵاتی تورکیا بۆ سەر سیادی عێراق بەداخەوەی کە چاوەڕوان دەکرا ئەو بڕیاری کە پێویست بوو دەنگ بدرێ دەنگی بۆ نەدرا بەڵکو خراوە چەند لێژنەیەکی لێژنەی دەرەوە و لێژنەی بەرگری و ئاسایش و بەرگری کە ئەمان راپۆرتێک بدەنەوە بۆ سەرەکای دواتر حکوومەتەوە بکەن. بەڕاستی ئەمەی کە پێویست بوو لە جەسەی ڕابردوو سەبارەت بە بەرنامەی کاری پەرلەمان بەرنامەی بورێنەک بەرنامەی یان لە بەرنامەی کاری پەرلەمان بۆ دەستێژەکانی سوپای تورکیا وەکو پێویست ئامانجی خۆی نەپێکاوە. بۆیە من پێم وایە ئەمەی کە حکوومەت لە ڕێ وەزارەتی خارجیە دەرەوە کردوێتی بە ڕێکارە یاساییەکان لە ڕووی دیبلۆماسی و لە ئەنجومەنی ئاسایش تەندروستتر بووە لەوەی کە لە پەرلەمان کراوە. هەست بەوە دەکرێت لە عێراق جدیەتێک هەبێت بۆ ئەوەی مەلەفی پێشەلکاریەکانی تورکیا یەکلایی بکرێتەوە تورکیا ناچار بکرێت بکشێتەوە. ئایا چ بژاردەی دیبلۆماسی و یاسایی و سکاڵا تۆمارکردن بێت چ بژاردەی سەربازی بۆ چوونی ئێوە چییە لەو بارەیەوە؟ ئێمە گوێبیستی وەزیری بەرگری وەزیری دەرەوە وەفدێکی سەربازی ینی لە باڵا سەرۆکی ئەرکان جێگری قوات مشتەرەکە هێزەکانی هاوبەش یعنی بەداخەوە مەسەلەن ئەو ڕێکارەی کە پێویستە قۆیان یەکەم کە پێویستە لە ڕووی دیبلۆماسیەوە کار بکرێ بە ئی دوام ئیتر عێراق لەم قۆناغا هەستیارە حکوومەتێکی کاربڕێکار نەبوونی یەک دەنجی لە کۆی پرۆسەی سیاسی لە عێراق لەسەر هیچ بابەتێک نەبوونی کۆدەنی لەسەر هیچ بابەتێک کەوای کردووە بڕیارێک نەتوانێت عێراق بڕیارێک بدەت کە وەکو پێویست بۆ پاراستنی سیادە بۆ پاراستنی قەت بۆ ئەو چی پێشێلکارانی سەر خەڵکی کوردستان دەکرێت ڕۆژانە بەردەوام نەبێت. بۆیە لەم قۆناغە لەوانەیە هەر ئەوەندە بکرێ وە چاوەڕێ دەکرێت لە داهاتوو حکوومەتێکی بەهێز بتوانێت وەڵامی هەموو ئەو دەستدرێژانەیە سەر بۆ سەوڵاتانی دراوسێ بۆ سەر خاکی عێراق ڕابگرێ و سیادەی عێراق بپارێزرێ خاکی عێراق بپارێزرێ چیت پێشێرکاریەکانی وڵاتانی دراوسێ بۆ سەر خاکی عێراق بەردەوام نەبێت. کاکەرێم، دەوترێت لە دانیشتنەکە بەرپرسانی باڵای سەربازی و ئەمنی عێراق بەڕاشکاوانە وتویانە توانای ئەوەمان نییە لە ڕێی سەربازی و تورکیا بخشێنینەوە. بێگومان تورکیا وڵاتێکە لە ئەندامی ناتۆیە وڵاتیشی بەهێزە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی تەکنۆلۆژیاوە بۆیە گومان لەوە نییە لە ڕووی بەرامبەر وەکو هێزی سەربازی لەگە عێراق جیاوازی هەیە بەڵام مانای ئەوە نییە عێراق ناتوانێت هێرش ناکە بۆ وڵاتێکی بە وڵاتەکەی خۆی دەپارێزی. پێم یاگەم بڕیار بدرێ ئەوەندە خاکی عێراق و کوردستان ئارام نابی بۆ سەربازانی تورکیا بەڵام پێویست بە بڕیاری سیاسی پێویست بە بڕیارێکە کۆدەنجێکی هەبێ لایەنە سیاسەکان بۆی بتوانێت هەم پەرلەمان لە ڕووی یاساییوە دەنگی دەرکردن دەنگ بدا بە دەرکردنی هێزەکانی بێگانە لەسەر خاکی عێراق خاڵی دووەم با بڵێن
لە ڕووی سەربازی و پێویستە دەسەڵاتی سەرۆکی هێرە سەگدارەکان بڕیارێکی کەرەوەی هەبێ بۆم بابەت. بەڵێ وەکو لایەنە کوردیەکان ئێستا لە بەغدا ئایا هیچ وەرەقەیەکی هاوبەشتان هەیە لەسەر ئەم پرسە و سنووردانان بۆ تورکیا بە تایبەت کە کوردستان زەرمەندی یەکەمی ئەو سنوور بەزاندنەیە؟ ئەمە تورکیا وڵاتێکی دراوسێ و گرنگە بۆ عێراق و هەرێمی کوردستانیش، بەڵام داگیرکاریە هەموو لایەنەکان ئەم بۆچونیان هەیە، ینی ئەوەی کە دەوڵەتی تورکیا دەکات داگیرکاریە سەر خاکی کوردستان لەسەر سیادەی عێراق لە ڕووی یاسای نێودەوڵەتی، لە ڕووی حوسنی زیوار، ینی با بڵێن جیرانەتی، و ئەمە کارێکە تەواو لە دوای ئەم هەموو لێدوانانی عێراق، پەرلەمان عێراق، ئەنجومەنی با بڵێن دەسەڵاتی جێبەجێکردن، ئەنجومەنی نوێنەران، اینجا وحداتی سەربازیاتە داخلی بە خاکی عێراق کرد بە کوردستان کردووە. ئەمانە هەموو پێشێرکاری زۆر ڕوونن ئەمەی کە تورکیا دەیکا، بۆیە لایەنە کوردەکان بەگشتی نیگەراننەوەن کە ئەم ڕۆژانە خەڵکی کوردستان شەهید دەبێ، خەڵکی سەیاح و بەسەردان بۆ خۆشی هاتون لە گەرمای وەسەط و خوار و خوان دەرباز کردو بێن لە کوردستان کەمێک فێنە بوونەوە کەچی بە ئامانجی تۆپ و تارەکانی تورکیا دەگیرێن. بۆیە ئەوەی کە گوێمان لێبوو زۆربەی لایەنە کوردەکان هەمووی دژی داگیرکاری تورکیان بەهەر چۆنێک ئەوە بێم داگیرکاری کۆتایی پێمێنرێ، ئۆپراسیۆنەکان کۆتایی پێمێنرێ و هێزەکانی پەکەکەش پێویستە مەراعاتی زروفی واقعی کوردستان بکەن کە گوندێکی زۆر بە درێژایی سنوور لە نزیک 600 گوند ڕۆژانە ئەوانە هەمووی کێشەکاری دەکەن. هەرێم کەمال ئاغا سەرۆک فراکسیۆنی یەکێتی لە بەغدا، سپاس بۆ ئەوەی لەم وتوێژە تایبەتەی ستاندەر لەگەڵمدا بەشدار بوویت.